لە ڕۆژ یەکشەمە کەشتیەکی تورکی کە فەرستر لە 10,000 تەن لە یارمەتی مرۆڤایەتیانەی پێبوو بۆ غەزە گەیشتە بەندەری ئیسرائیلی ئەشدود. کەشتێکە کە بە ناوی لیدی لەیلا و یاخود لەیلە خانمدایە بریارە خواردن، یاری مناڵان، جلوبەرگ و پیاڵاوە بهێنێت پێش دەستپێکردنی جەژنی ڕەمەزان. ئەمە پیادەکردنی دەم و دەستی ڕێکەوتنامەی نێوان ئیسرائیل و تورکیایە کە تەنها 4 ڕۆژ لەمەوە پێش واژوو کرا. شایانی ئاماژە پێکردنا هەوڵێکی تایبەتی لەلایەن حکومەتی ئیسرائیلیەوە هەیە بۆ پەلەکردن لە پرۆسەی گەیاندنی هەندێک لەو شتانە سبەی پێش دەستپێکردنی جەژنی ڕەمەزان. 6 ساڵ لە گرژی ڕامیاری لە نیوان تورکیا و ئیسرائیلدا لە هەفتەی ڕابردوو کۆتایی پێهات پاش ئەوەی هەردوو وڵات ڕێکەوتن لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان. پەیوەندیەکان لە نیوان هەردوو وڵاتاندا کە لە دەمێکدا هاوپەیمان بوون لە ساڵی 2010 تێکچوو پاش ئەوەی کەشتیەکی دەریای ئیسرائیلی 9 تورکی لەسەر کەشتێکەدا کوشت کە یارمەتی پێبوو و لە هەوڵی پێشیلیدا بوو لە گەماروی ئیسرائیلی بوو سەر غەزە کە لەلایەن هەمەسەوە کۆنتڕۆڵ کراوە. جانە دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.